ڕوودەکەم ئەو گەنجانەی کە بەڕاستی ڕێگای خۆیان بەرداوە، ئەو گەنجانەی کە لە جلوبەرگدا لە جلوبەرگی موسڵمان ناچێت جلوبەرگەکانیان، ڕەوشت و ئەخلاقیان لە موسڵمان ناچێت. پێتان دەڵێن گوێ لە بەسەرهاتی ئەو گەنجانە بگرن، هاوڵانی ئەشکەوت کە لە تەمەنی ئێوەدا بوون، تەنها لە تەمەنی ئێوەدا بوون، بەڵام لە ڕەوشت و لە ئەخلاق و لە دینداری و لە ئیمان و لە تەقوا و لە هەموو شتێکە هاوشێوەی ئێمە نەبوون. ئەوان وازیانە دنیا هێنا لەبەر خاتی ڕەزامەندی خوا، بەس بۆی خوا لیان ڕازی بێ، بردیانەوە. خوا لە خۆت ڕازیکەی یان نەیکەی هەر دەمریت، دیندار بی بێدین بی هەر دەمریت، لە مردن بترسی و نەترسی هەر دەمریت، خۆتی بۆ ئامادە بکەیت و خۆتی بۆ ئامادە نەکەی هەر دەمری. کەواتە ڕێگای خوا بگرە. منیش باسی مردنت بۆ نەکەم هەر دەمریت، باسی قیامەتیش بۆ نەکەم هەر پێی دەگەی، کەواتە خۆتی بۆ ئامادەکە. ئەوان کۆمەڵە گەنجێک بوون چونکە ڕاستگۆ بوون، خوای گەورە دڵی ئەوانی ثابت کرد. وەڕەبەطنا عەلا قولوبهم، خوای گەورە دڵیانی دامەزرا و کرد، ترس و خەوفی تیان نەهێڵا، نە لە پاشا ترسان، نە لە دەسەڵاتدار، نە لە مردن. وەڕەبەطنا عەلا قولوبهم، خوا دڵیانی ثابت و جێگیر و دامەزرا و کرد، بێباک بوون، بێترس بوون، چونکە ئیمانداری ڕاستەقینە بوون. بەڵێ إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها لقد قلنا إذا شططا. هەڵسانە ناو قەومەکەی خۆیاندا داوایان کرد، بانگەوازیان کرد، نەیان دەمان کوژن، عەیبە. ئەمڕۆ هەنێک گەنجێ پێی عەیبە، شەرمەزاریە، یرفانی پارەیەکیان نییە، پێی عەیبە باس دینداری بکە. ئەوان دەسەڵاتدار بوون، دەوڵەمەند بوون، کوڕی دەسەڵاتدار بوون، پێیان عەیب نەبوو دینداری بکەن و بانگەواز بۆ ڕێگای خوا بکەن. فقالوا ربنا رب السماوات والأرض، هەڵسان و بانگەوازی قەومەکەی خۆیان کرد، پەروەردگاری ئێمە پەروەردگاری ئاسمانەکان و زەویە، بە تاک و تەنها دەیپەرستین. بانگەوازیان بۆ تەوحید و یەکخواپەرستی کرد. ئەوە خوا دڵیانی ثابت کرد، ترسی لای ئەوان نەهێشت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر لە ئەبوو جەهل و هەڕەشەی ئەو بترسای نەیەتوانێت داوای بانگەواز بکە، بانگەواز بکە بإذن خوا. إمام أحمد رحمتي خوای لێبێ ئەو هەموو ناخۆشی ناڕەحەتی توش بوو، گوێی پێ نەدا. یەکێک لە سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە خۆی دەوت، ئەی فڵان کەس، ئەگەر نەشکوژرەی خۆ هەر دەمری، تۆش بارە پێناو خوادا بمری، بۆ خوا بژی. ئەوان بانگەوازیان کرد بۆ ئەوەی وتیان ئەی قەومەکەمان، پەروەردگاری ئێمە پەروەردگاری ئاسمانەکان و زەویە، لەن نەدعوە من دونه ئیلاها، ئێمە لەگەڵ خوادا لە هیچ کەسێک ناپاڕێینەوە، نە دار، نە بەرد، نە قەبر، نە پیاو چاک، نە پیاو خراپ، هیچ کەسێک، تەنها خوا دەپەرستی. لقد قلنا إذا شططا، ئەگەر ئێمە شەریک بە خوا بڕیار بدەین لە غەیری خوا بپاڕێینەوە، ئەوە ئێمە قسەیەکی ناحەق و نابەجێ و نادروستمان کردو. بۆیە بانگەوازی خوایان کرد، خوا دڵیانی ثابت کرد، هەرچەندە ئیمانەکەت بەهێز بوو، هەرچەندە تەقوات زۆر بوو، هیچ کاتێک ئەوەت لەبیر نەچێ بڵێ وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیث صحیح هاتووە لە صحیح سنەنی ترمذی، ئیمامی ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوا لێبێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر دەیفەرموو، زۆربەی دوعاکانی ئەمە بوو: یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. أي أو خواهيك دڵەکان كان هل دەگێڕینتەوە، هەڵی دەگەڕێنیتەوە لە باش بۆ خراپ، لە خراپ بۆ باش، لە ئیمان بۆ کوفر، لە کوفر بۆ ئیمان، واتە بەدەست خوایەوە شتانە دڵەکان هەڵ دەگەڕێنێتەوە. ئەی ئەو خوایە کە دڵەکان ئەم دیودی پێ دەکەی، دڵم ثابت و جێگیر بکە لەسەر دینەکەت. ئەوە دوعای پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەبێ من تۆ چۆن دوعا نکەین، بەردەوام بڵێ خوایە ئاخرت بەخێر بگێڕی. خوا دڵیانی دامەزرا و کرد، خاوەنی ئەصحاب الکەهف، هاوڵانی ئەشکەوت ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، بانگەوازیان کرد بۆ ناسینی خوایەکی تاک و تەنها. تۆش بانگەواز کە بۆ ڕێگای خوا بە تاک و تەنها بپەرستی، ئەوە گەورەترین بانگەوازە. وەڵڵا ژیانی ئەوان پڕە لە دەست و عیبرەت و ئامۆژگاری. بۆ خوا بژی، خوا سەربەرزت دەکات، بۆ خوا بژی، ناوت بە سەربەرزی دەمێنێتەوە.